دەکەینەوە وەکو دەستپێشخەریەکی نەریتی ساڵانەیە هەموو ساڵێک و بۆ ئەم ساڵیش لە پێناو دووبارە نەبوونەوەی جینۆساید و لە یادی 38 ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجە کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دوو ڕاگەیاندراومان ئامادەیە. یەکێکیان ڕاگەیاندنە لە پێناو دووبارە نەبوونەوە و یەکێکیشیان ئاراستەی دەوڵەتی ئەڵمانیا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروەها ڕای گشتی نێودەوڵەتیە. وەکو ئاماژەمان پێکرد هەموو ساڵێک ئێمە ئەو یادداشتانە ئاراستە دەکەین و چاڵاکیەکانمان لە میانی ئەم ساڵەدا ئاماژە پێ دەکەین و چاڵاکی بەردەوام دەکەین بۆ دووبارە نەبوونەوەی جینۆسایدی کوردان و کارەساتی هەڵەبجە دووبارە نەبێتەوە. بۆ ئەم ساڵیش ڕێکخراوە کوردستانیەکان و کۆمەڵێک ڕێکخراوی دیکە لە میانی دوو ڕاگەیاندراو کە لەلایەن برایانی بەڕێزم کاکاوە نادر و کاگۆران جەلال دەخوێندرێتەوە ئامادەمان کردووە وەکو لە یادی 38 ساڵەی هەڵەبجە بۆ ڕای گشتی ڕای بگەێنی. بەڕێزان ئەمە ڕێکخراوەکان دوو بەیاننامەکان ئامادە کردووە و هەریەک لە بەڕێزان کاکاوە و کاک گۆران دەخوێنینەوە فەرم. سڵاتان لێبێ لە ڕێگای بەڕێز قونسولی ئەڵمانیای فیدرال لە هەولێر، بەڕێز سەرۆک کۆماری ئەڵمانیای فیدرال، بەڕێز سەرۆک وەزیرانی ئەڵمانیای فیدرال، بەڕێز سەرۆکی پەرلەمان و لە کۆماری ئەڵمانیا، بەڕێز باڵوێزی ئەڵمانیا لە کۆماری عێراق، بەڕێز قونسولی ئەڵمانیا لە شاری هەولێر. پاش سڵاو، بەهۆی ئەوەی کۆمپانیەکانی کۆماری ئەڵمانیای فیدرال هاوشان لەگەر زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یابان لە هەشتەکانی سەدەی ڕابردوو ڕۆڵیان هەبووە لە فرۆشتنی بەشی زۆری چەکی کیمیاوی بە ڕژێمی بەعسی ڕووخاو. ئەوەش ئەو چەکانە لە قەڵاچۆکردنی هاوڵاتیانی کوردستان بەکارهێنا و ئاکامەکەشی دەیان هەزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. نمونەیەکی دیاری تاوانەکانیش کیمیابارانی شاری هەڵەبجە بوو کە لە ڕێکەوتی 16 سەی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە هاوشان لەگەڵ شاری هەڵەبجە 250 جاری دیکە کوردستان لە نێوان ساڵەکانی 1970 و 1970 دا بەو چەکانە کیمیاباران کراون. تا ئێستا سەدان لەو قوربانیانە کە بە چەکی ئەو وڵاتانە کیمیاباران کراون بەدەم ئازارەوە دەتلێنەوە. ناوەش بە مردنی هەریەکێکیان ژمارەیەکی تازە دەخرێتە سەر ئەو 5,000 قوربانیەی چەکی کیمیاوی شاری هەڵەبجە. هەر بەهۆی ئەم تاوانەشەوە شاری هەڵەبجە چۆتە پەرتووکی گێنزەوە وەک یەکەم شار لە مێژووی مرۆڤایەتی کە زۆرترین قوربانی سڤیلی هەبێت بە چەکی کیمیاوی لە مێژووی مرۆڤایەتیدا. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبووینێتەوە وێرای ئەوەی سوپاسی ئەڵمانیا دەکەین کە هەڵوێستی باشیان هەبوو لە مامەڵەکردنی دۆستانە لەگەڵ پەنابەرانی ئێزیدی و ناساندنی ئەو تاوانانی بەرامبەریان کراوە بە جینۆساید و دادگایکردنی تاوانبارانی داعشی تیرۆریست و هاوکاری هێزی پێشمەرگە لە شەڕی دژ بە تیرۆریستان و ئەڵمانیا ڕۆژی پێشنگانەی هەبووە لە بەرەو ڕوبەڕووبوونەوەی مێژووی ڕابردووی خۆی لە ئاستی جیهانی بەرامبەر ئەو تاوانانەی لە ڕابردوو حکوومەتەکانی ئەڵمانیا ئەنجامی داون. هاوکات وەک ساڵیانی ڕابردوو چەند داواکاریەکی سەرەتایی دووبارە دەخینە بەردەستی ئەوەی بەڕێز کە بۆ چەندین ساڵە داوایان دەکەین و بەداخەوە بۆ جارێکیش وەڵامتان نەداینەوە. داواکاریەکانش ئەوەندە زۆر گەورە نین وڵاتێکی وەک ئەڵمانیا نەتوانێت جێبەجیان بکات. هیوادارین ئەوەی بەڕێز بە ڕۆلی مرۆڤ دۆستانەی خۆتان هەڵبستن لە پشتیوانیکردنی ئەم داواکاریانە و نەفرەت لەو مێژۆ ناشرنەی ڕابردوو بکەن کە بە چەکی کیمیاوی کۆمپانیاکانتان بەشداریتان کرد لەو تاوانە. وەک زۆر وڵاتی دیکە لەوانە ئەمریکا وڵاتانی دیکە لە جیهان دیارە ئەڵمانیا وڵاتی پێشەنگە لە ڕۆژئاوا و جیهان لە قەرەبووی قوربانیان و داوای لێبوردنکردن هۆلۆکۆست نامیبیا ئەرمینیا نمونەی پرشنگدارن لەو بوارە داواکاریەکانیشمان بریتین لەمانەی خوارەوە. حکوومەتی ئەڵمانیا بە فەرمیدان بە تاوانەکانی جینۆسایددا کورد بنێت وەکو جینۆساید کە دادگای باڵای تاوانەکانی عێراقدانی پێداناوە. هاوکات تاوانی جینۆسایدی ئێزیدی و کریستانەکان و شەبەک کە بەهۆیزی تیرۆریستی داعش ئەنجامیدا. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی سەکی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا.
لە بری ئەوەی ڕۆژانە ڤیزا دەدەن بە بازرگان و دەوڵەمەندان و بەرپرسانی ئەو وڵاتانە کە وڵاتانە و کار ئاسانیان بۆ دەکەن بۆ گەشتکردن ڤیزا بدەن بە بریندارەکان بۆ چارەسەرکردنی پزیشکی لە وڵاتەکەتان و هەروەها قەرەبوو وەک قەرەبوویەک ژمارەی کورسی خوێندن بۆ نەوەکانی بریندارانی کیمیاوی لە زانکۆکانی ئەڵمانی تەرخان بکەن. پزیشک و دەرمان و کەرەستەی پزیشکی و بۆ نەخۆشخانەی چارەسەری بریندارانی چەکی کیمیاوی دابین بکەن. وەک چۆن تاوانبارانی داعش دادگایی دەکات هەمان هەنگاو برێن بۆ بە دادگایی گەیاندنی تاوانبارانی تاوانی ئەنفال هەڵەبجا جینۆسایدی بارزانیەکان جینۆسایدی کریستیان و شەبەک و کاکەی و دادگاییکردنی ئەو کۆمپانیانەی کە چەکی کیمیایی فرۆشتۆ بە ڕژێمی پێشووی عێراق بۆ ئەم مەبەستەش لە ئاستی وڵاتانی یەکێتی ئەوروپا هەنگاو بنێت. ئەو ڕێکخراوانەی کە بەشداریان کردووە ڕێکخراوی کوردستان بێ جینۆساید، تۆڕی ڕێکخراوە کوردستانەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی، تۆڕی ئایکان کوردستان، ڕێکخراوی قەدەغکردنی چەکی کۆکش لە کوردستان، ڕێکخراوی هەڵمەتی دادپەروەری، ڕێکخراوی جیهانی بێچەکی کیمیاوی و بایۆلۆجی، هەڵمەتی ژیان دژ بە ئەدام لە کوردستان، گۆڤاری تۆپزاوە، ڕۆژنامەی نوگرە سەلمان، ڕێکخراوی مانەوە بۆ پرسی شەهیدان و ئەرفاکراوان، کوردۆساید چاک کوردستان، هەڵمەتی ژیان دژ بە ئەدام لە کوردستان، تۆڕی ڕێکخراوە کوردستانەکان بۆ قەدەغکردنی چەکی ناوچی و کۆکش لە کوردستان. زۆر سوپاس. ڕێکخراوە کوردستانیەکان ئیدانەکردن و دووبارە نەبوونەوە ڕاگەاندراوێکی هەیە کاکاوە دەیخوێنێت. بێتە پێشتر بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجا داوا دەکەین عێراق ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. 38 ساڵ لەمە و پێش ڕژێمی بەعس شاری هەڵەبجە و دەوروبەری بە گازی کیمیاوی کیمیاباران کرد. لە ئەنجامی ئەم تاوانە زیاتر لە 5,000 کەس هاوڵاتی سڤیلی ئەم شارە بوونە قوربانی و نزیک 10,000 بریندار بوون. ڕۆژ لە دوای ڕۆژیش ژمارەی قوربانیان لە هەڵکشاندایە بەهۆی مردنی بەردەوامی بریندارەکان. ئێمە لە یادی 38می ساڵەی تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجا لە پێناو دووبارە نەبوونەوەی تاوانی لەم چەشنە لە وڵاتەکەمان داواکارین عێراق ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. ئەگەر ئەم داواکاریەی ئێمە کە 21 ساڵە دووبارە دەکەینەوە ئەگەر جێبەجێن بکرابایە ئێستا کەیسی تاوانەکانی شنگال و دووز و شار و شارۆچکەکانی دیکە بە سانایی دەگەیشتنە دادگای تاوانی نێودەوڵەتی و تاوانەکان بە جینۆساید لەسەر ئاستی جیهانی دەناسرێنران یاخۆت هەرڕوویان نەدەدا و تاوانکارانیش لە سزا ڕزگاریان نابوو. بۆیە لەم یادەدا داواکارین بە زووترین کات عێراق پەیمانی ڕۆما واژۆ بکات، پەیوەست بێت بە دادگای تاوانی نێودەوڵەتیەوە. پێویستە پەرلەمانتارانی کوردستان لە بەغدا بە پشتیوانی ئازادی خوازان و دیموکرات خوازان کاری جدی بکەن بۆ ئەو مەبەستە. دۆسەی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی ببێتە یەکێک لە خاڵەکانی گفتوگۆی لایەنە کوردستانیەکان لەگە بەغدا و هەر لایەنێکی دیکە. عێراق بە فەرمی داوای لێبوردن لەگەلی کورد و تەواوی قوربانیانی تاوانە زەقەکانی تاوانی جینۆساید، تاوانی دژ بە مرۆڤایەتی، تاوانی جەنگ لە کوردستان و تەواوی عێراق و سەرۆکۆمار لە بری وڵاتی بکەری تاوان ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ. نابێت تاوانبارانی تاوانە مەزنەکان ئەنفال، هەڵەبجە، بارزانی، فەیلی، ئێزیدی لە سزا ڕزگاریان بێت و پێویستە قوربانیان قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە و هەر لێبوردنێکی سیاسی لە تاوانی گەورە ڕەت دەکەینەوە. پێویستە دەوڵەتی عێراق قەرەبووی تاوانی جینۆساید و داگیرکاری کوردستان بداتەوە. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی 16/2026 کاوە نادر بەس لە جێ خۆتان مەڕوان لێ سێ